کە ئێمە ئافرەت زۆر جار بێ من لە حاڵەتی ئیتر لێم تێ بگەم ماوەستەجان هەندێک حاڵەت هەیە کە یعنی ڕەنگە براکانی من نەزانن ڕەنگە باوکم نەزانێ بەڵام ئیتر عەسەبی دەبم هەندێک حاڵەت هەیە بۆ ئێمە ئافرەت زۆر ناخۆشە زۆر قورسە خاستن من مامۆستاگیان یعنی چەند ڕۆژێک پێش ئەو عەزرە من عەسەبی دەبم شەڕ لەگەڵ ماڵێ دەکەم لەگەڵ بابم دەکەم لەگەڵ داکم دەکەم لەگەڵ براکانم دەکەم بەبێ ئەوەی بزانن هۆ کارتیە قسەی لەسەرەکە من پرسیاری یەکەم پرسیاری دووەمت زۆر سپاس مامۆستاجان من خوشکێکم هەیە لە خۆم بچووکترە بەمانای کەلیمە زۆر یعنی باری داریان باش نییە یعنی من بۆ هیچم نییە بەڵام ئیتر 5 ڕەمەزانە ڕۆژی لەسەر یەک نەگرتووە ئیتر بەهۆی منداڵ بوون و ئیدی نەخۆشیشە بەڕاستی دکتۆرەکان ڕێی ئەویان لێگرتووە کە ڕۆژی نەگرێ و پێشیان وتووە کە ئەگەر توانێت هەیە بۆ خۆت بیگرێ بەڵام ناکرێتەوە بیگری لەو حاڵەتەدا زۆر خەم دەخوا ئیتر سەرعی هەیە و جاروێ لە بازار دەکەوێ لە ماڵ دەکەوێ ئیدی یعنی جوابیەویشتە دەمەوە خوشکەکەم جوابیەویشتە دەمەوە زۆر سپاس دەکەم ماوەستاجان خوا لەت ڕازی بێ ئینشاءڵڵا کاتی هەموو ئافرەتێکە هەموو مێینەیەکە کاتێک ئەوان لە مانگێکە 7 ڕۆژ 8 ڕۆژ بەلایەنی کەمەوە باشە ئەوان ئەکەونە حاڵەتێکی طەبیعی خۆیانەوە باشە کەپی ئەوتێ سوڕی مانگانە پیاوی ڕۆشنبیر پیاوی دیندار ئەبێت لە ئافرەت تێبگە لە فەسلەجەی ئافرەت تێب بگات ئافرەت لەو حاڵەتەیە باشە لەو حاڵەتەیە لەو مودەتەیە کە ئەکەوێتە ئەو عادەیەوە کە ئەو عوزرە شەرعی بۆ پێیابێت میزاجی تەواو نییە هەندی ئافرەت بەژانەوە ئەیگرێت یعنی ئەو 2-3 ڕۆژە هەمووی بەژان تێپەڕێنێت نەخەوی هەیە طبعا ژیانی تەواو تێکەچێت هەندی ئافرەت بە خەمۆکی ئەیبات هەندی ئافرەت تووشی عەسابە بێت تووڕە ئەبێ زوو تووڕا بێ زوو هەڵئەچێت هەندی ئافرەت یعنی پێی وایە یعنی عقوبە دراوە بۆیە دەستی ناچێتە هیچ بۆیە ئێمەی پیاو باشە ئەبێت تێڕوانینێکی تەندروستمان هەبێ بۆ ئافرەت ئەبێ لیان تێبگەین لەو کاتەیە ئەگەر چی ئەو ئافرەتە تۆزی هەڵچوونی هەبوو تووڕەبوونی هەبوو بێزاریەکی هەبوو کۆمەڵی خەم و خەفەتی هەبوو ئەبێ ئێمە لە مەعاناتی ئەو تێبگەین ئیتر ئەگەر ئەم خوشکە لە ماڵی باوکە ئەبێ برا لێ تێبگات باوک لێ تێبگات بزانێ ئەم کچەی حاڵەتێکی ئاوای هەیە خۆ خێزانی هەیە زانێت باوک ئەبێ بزانێ کە کچەکەی حاڵەتێکی هەیە لە مانگی جارێکە 6 ڕۆژ ئەو حاڵەتی بۆ دروستە بێت کەواتە ئەبێت چاوپۆشیان لێکەی لەو مۆزوعانەیە تۆزی هەڵچوونێکە بێزاربوونیەکە زۆر جار یعنی ڕووگیر ئەبێ لە هەندێ قسەکردنە لە هەندێ شوێنە بۆیە ئەبێت ئەو حاڵەتە بە ئاسایی وەرگرین و یارمەتی دەریان بین ئەوان لە پاراسوی ئێمە لە جەسەد و لە ڕوحی ئێمە خەڵق بوونە کەواتە ئێمە ئەبێ بە زەیبی بەرامبەریان بە ڕەحمین بەرامبەریان ئافرەت قووەتی پیاوی نییە هەنێشت هەیە بیڵێت قووەتی پیاوی نییە بتوانێت وەکو پیا و شتەکانی بە ئاشکرا بکات بۆیە ئەبێ وریای ئەو حاڵەتە بن ئێمە هەمومان خاوەن خوشک و دایک و خێزانین